ماتماتیک گروندلێگاندا دێرکوشترێ سیدان 176. پرسیاری 55. Pärsiari 55. Hur lång tid tar det att springa 800 meter om man håller medelhastigheten 5 meter per sekund? Svara i minuter och sekunder. يكسر أمن دبي بزانم تسم هيا وتسم نيا ستريكا كم هيا وهستيهتا كشم هيا أدي تسم نيا تنيا تيدا كم نيا hur lång tid كاتا أمن تيدا كم نيا كتيدا كش دبين موا كاتا كدبين موا دبي بمينوتو بسكوند بي ستريكا يكسانا با هستيهت gånger tid hastighet gånger tid پاشان لە زیاتی سترێکەی دەنووسم 800 لە زیاتی هاستیهێت دەنووسم 5 لە زیاتی تیدەکەی هیچ نانووسم چونکە بەخۆم دەبی تیدەکەی ببینمەوە کە نیمە. ئێستا ئایا ئەمن ئەو پێنجەی زەڕبی چ ژمارەك بکەم هەتا بکاتە 800 ئاسانترین ڕێەوەیە کە تیدەکەی ببینمەوە 800ەکەی دەینم دا بەشی پێنجی دەکەم کاتەکە دەردەچی لە کاتی غاردان ئەمن هەر 5 مەتر بە یەک چرکە غاردانەکە 5 مەتر بە یەک چرکە 5 مەتر چرکەشکە 5 مەتر چرکەشکە 5 مەتر هەتا ئەو 800 مەترەی تەواو دەکەم ئایا چەند کاتم پێدەچی 160 چرکەم پێدەچی بەڵام نایەنەوێ ئەمن بە چرکە وەڵام بدەمەوە دەیەوێ ئەمن بە خولەک و چرکە بە هەردووچی کەواتە ئەو 160ەی دابەشی 60 دەکەم چونکە مینوت 60 سێکوندەرە کە دابەشی 60 دەکەم 2 مینوتی تەواو هەیە چونکە لەو 160ەی 120 دەکاتە 2 مینوت چل چرکەش دەمینێتەوە 160 دێلەمێ 60 lika med 2 چونکە 2 minuter دەکاتە 120 سێکوندەر چلیش دەمینێتەوە 40 سێکوندەر دەبی ئەو هاوەڵام بدەمەوە. پرسیاری 56 ساڵی 2016 ساتە کەیل وێستەر هاستیهێت ڕێکۆرد بۆ سکەیت بۆرد. کەیل وێستەر بە سکەیت بۆرد ڕێکۆردەکی شکاند. ساتە هاستیهێت ڕێکۆردێکی شکاند. ڕێکۆرد چێواتە ژمارەی پێوانەی یان ڕەقەم قیاسی شکاند لە سکەیت بۆرد. Då åkte han ner för en 2 kilometer lång backa på 50 sekunder. Backa واتە ئەوها لە بەرزایی دێ خوارێ لە هەورازە چی دێ خوارێ باکەی پێدەرێن ئەو جە بە سکەیت بۆرد هاتە خوارێ 2 kilometer på 50 sekund. ئێستا داوام لێ دەکەن vilken ڕێکۆرد هاستیهێتن چەند خێرا بووە بەڵام دەیانەوێ وەڵامەکە بە مەتربی لە سێکوندەک ئەوها مێتر پێر سێکوند دەبی ئەوە هابی ئەم بەخۆم چم هەیە شیلۆمێترم هەیە لێرە سێکوندم هەیە بەڵام لێرە شیلۆمێترە کەواتە ئەمن هەتا بیکەمە مەتر باشتر وایە یەکسەر بیکەمە مەتر ئەو 2 شیلۆمێترەی کەواتە ئێستا ئەوە سکەیت بۆردە ئەو کەسە بەو سکەیت بۆردەی لە هەورازەکی هاتیتە خوارێ لە بەرزایی 2 شیلۆمێتر هاتیتە خوارێ بە 50 چرکە بە 50 سێکوند. ئەمنیش هەمان ڕێسایی بەکاردەینم دەزانم هاستیهێت یەکسانە بە سترێکە دابەشتی بەڵام یەکەم جار سترێکەکەی خۆم دەکەمە مەتر لێکی دەم لەگەڵ 1000 چونکە
1 کیلۆمەتر دەکا 1000 مەتر کەواتە هەستی هێت لە جیاتی هەستی هێت دەنووسم هەتا ئاسان بی لیکەمێ ترۆت و سندێ لەمێ فێمتی و وەڵامەکە لیکەمێ فۆرتی لە تەنیشتی دەنووسم مێتر پێر سێکۆند لە تەنیشتی دەبی بنووسم مێتر پێر سێکۆند ئەوە وەڵامەکە تەواو هەر ئەوەندەیە تەنیا دەبوایە ئەو 2 کیلۆمەترەی بکەمە مەتر دەنا وەڵامەکەم هەڵا دەردەچوو پاشان دابەشی دەکەم هەتا کاتەکەی ببینمەوە کەواتە هەمیشە تەنیا لەو بابەتەی لەو لاپەڕەی تەنیا سێشتم هەیە سترێککە هاستی هێت تید سترێککە هاستی هێت تید لەو سێشتەی زیاترم نییە هەمیشە 2 هەیە یەکەچان ئەمن دەردەینم بەخۆم ئەژمێری دەکەم بەڵام هەمیشە دەبی ئاگام لێبی ئایا چییە کیلۆمەترە مەترە سێکۆندە مینوتە تیمەیە ئەوانە دەبی تۆزەک ئاگادار بم داڤید سپرینگەر 8 کیلۆمێتر پۆ هەڵف تیمە بە نیو کاژێری 8 کیلۆمەتر غار دەدا داڤید پرسیارم لێ دەکەن ئایا هولۆنگ هینەر هان پۆ ئێن تیمە ئایا بە 1 کاژێر چەند کیلۆمەتر غار دەدا دێن مێدل هاستیێتن واتە بە هەمان هاستیێت ئەگەر غاردا بە هەمان خێرایی غاردا داڤیدا غار دەدا 8 کیلۆمەتر بە نیو کاژێر نیو واتە نیو تیمە کەواتە ئەمە چم هەیە ئەمە سترێکەم هەیە تیدەکەشم هەیە ئەویش ئامادەیە چمایە مایە هاستی هێت چونکە نووسرایە ئێن تیمە ئێن هەمیشە لە ئێن تیمە یان ئێن منوت یان ئێن سێکۆند ئەوە هەمیشە واتە هاستی هێت واتە ئەمن تەنیا هاستی هێتە کەم نییە بەڵام ئەگەر ئەوهاش بیر لێ نەکەمەوە جۆرەشکە بیرکەمەوە ئەگەر بیر لە هاستی هێت و شتیواش نەکەمەوە بیر لەوەی دەکەمەوە ئەو کەسە داڤید بە 30 خولەک 8 کیلۆمەتری دەبڕی واتە بە 1 کاژێر واتە بە 60 خولەک دەبی 2 ئەوەندەی ببڕی زۆر ئاسانە چونکە بە نیو کاژێر 8 کیلۆمەتر ئەدی بە 1 کاژێر 16 کیلۆمەتری دەبڕی یان ئەوها بیر دەکەمەوە ئایا ئەمن نیو جارانی چ بکەم دەکاتە 8 بێگومان ئەگەر نیوم جارانی 16 کرد دەکا 8 لە هەمان کات هەستی هێتەکەی ئەگە بمە ببینمەوە 8 دەینم دابەشی نیوی دەکەم ئەگەرە من هەستی هێتم پێویست بوو 8ەکەی دەینم دابەشی نیوی دەکەم هەمیشە ژمارە لە کاتی دابەشکردن بەسەر ژمارەی دەی کە فاریزەیان لەگەڵ بوو وا لە 1 گچکەتر بوون هەمیشە ئەو ژمارە گەورە دەبی وەکو ئەوەی وایە 8 سێوم هەبی بیان کەمە نیو 16 پارچەش سێوم بەدەست دەکەوی لێرەش هەمان شتە 8 دابەش نیو یەکسانە بە 16 یان ئەوها بیر دەکەمەوە یان بیر دەکەمەوە ئەگەر 8 کیلۆمەتری بە نیو کاژێر بڕی واتە بە 1 کاژێر 16 کیلۆمەتری دەبڕی لە تەنیشتی دەنووسم 16 کیلۆمەتر پێر تیمە واتە بە 1 کاژێر بە 1 سەعات 16 کیلۆمەتری دەبڕی ئەوە وەڵامەکەیە پرسیاری یەکەم تەواو بوو هاستی هێتەکە 16ەیە هولۆنگ هینەرهان ئەدی بە 45 مینوتی چەندی دەبڕی ئەویش زۆر ئاسانە چونکە ئەمن زانیم لێرە 8 کیلۆمەتر نیو کاژێر 4 کیلۆمەتر واتە 1 چارەک واتە 1 چارەکی کاژێر واتە 15 خولەک
ئەوە 4-15 خولەک، ئەوەش 4-15 خولەک، 15 خولەکی دیش دەکات 45 خولەک، واتە چەندی دەبڕی 4 و 4 و 4 واتە 12 کیلۆمەتری دەبڕی. وەڵامەکە 12 کیلۆمەتر بە 45 مینوتی کە دەکاتە 3 چارەک، 1 چارەک 4، 1 چارەک 4، 1 چارەکیش 4، ئەوە 3 چارەک. یان ئەوها بیر دەکەمەوە هاستیەتەکەم هەیە 16 و تیدەکەشم هەیە، سترێککە دەکاتە هەستیەت جاران تیت. ئەوجا ئێستا ئەمن سترێکەکەم نییە، هەستیهێتم هەیە کە 16 لێکی دەم لەگەڵ 3/4 چونکە 45 مینوت دەکاتە 3/4 کاژێر، کە لێکی دەم لەگەڵ 16 جاران 3 دابەش 4، 16 و 4 کورد دەکرێنەوە، 16 دابەشی 4 دەکاتە 16 دابەش 4 4، ئەو 4ی لێک دەدەم لەگەڵ 3 دەبیتە 12، کاتە سترێکەکە دەکاتە 12 کیلۆمەتر لە تەنیشتی دەنووس. ئەوە بەو جۆرەش دەتوانم چاچیکەم، یان هەر ئەوها بە وێنەی ڕوونکردنەوەی دەتوانم چاچیکەم. ئەم دەزانم کە 8 کیلۆمەتر بە 30 خولەکە، چونکە نیو کاژێر دەکا 30 خولەک، واتە 4 کیلۆمەتر 15 خولەکە، 4 کیلۆمەتری دیش 15 خولەکە، 4 کیلۆمەتری دیش 15 خولەکە، 15 و 15 و 15 دەکاتە 45 خولەک، 4 و 4 و 4ش یەکسانە بە 12 کیلۆمەتر. ئەوهاش دەتوانم لە یەک دەمەوە، کاتە زۆر ڕێگە هەیە لۆ بیرکردنەوەی هەمووشیان ڕاستن. ئەوەش تەواو. ئێستا دەینە لای پرسیاری 58. فامiljen Vignell är på väg till Åre. دەچنە ئۆرەی. ئۆرە لە چێندەرەیە؟ لەسەرەوەی سویدا، لەگەڵ سنووری، لەگەڵ نەرویج، کە بە تایبەتی بە زستانان دەچنەوێندەر لۆ خیدور، خلیسکانەی لەسەر بەفر، کە دەچن کلۆکان 10-15 خولەک پاسێرە دۆم بێک خیلتن. ئەوان لە ڕێینە بە سیارە کە کاتژمێر 10-15 خولەکە تێدەپەڕن بەو هێمای دەبینن لە ڕێی. ئەو هێمایە چیان پێدەرێ؟ پێیان دەرێ کە 280 مایە بگەنە ئۆرەی. 280 چ؟ هەموو وێکخیلتەکان، هەموو هێمای ڕێگا لە سوید بە چییە؟ بە کیلۆمەترە، کەواتە 280 کیلۆمەتریان مایە بگەنە جێ. هەستیهێتەکەیان چەندە؟ خێراییەکەیان چەندە؟ لە هەر کاژێرەک، لە هەر سەعاتێک، لە هەر تیمەک 80 کیلۆمەتر دەڕۆن. پرسیارەکە ئەوەیە کەنجی دەگەنە جێ، نار ئاردۆم فڕاممە، کەنجی دەگەنە جێ. ئەو پرسیارە زۆر ئاسان نییە، وێنەی ڕوونکردنەوەی پێویستە. ئەوە ڕێگایەکەیە، فامیلیەکەش ئەوها سیارەی خۆیان دەڕۆن لە ڕێی، دەگەنە وەچی دەڕۆن ئەگەر ئۆرە لێرە بی دەگەنە ئێرە، ئەو خیلتە هەیە، ئەو هێمایە هەیە، نووسرایە 280 کیلۆمەترتان مایە بگەنە جێ. واتە سترێکەکە 280ە، سترێکەکەم هەیە. تیدەکەش چەندە؟ کاتژمێر چەندە؟ کاتژمێر 10-15 خولەکە. ئەوانیش بە چ خێراییەکی دەڕۆن؟ 80 کیلۆمەتر لە هەر کاژێرەی. خێراییەکەیان ئەوەندەیە، 80 لە هەر کاژێرەی.
ئایا بە چەندی جارێ بێ ئەوەی بزانین کەنجیرە گەنەجێ با بزانین چەند کاتیان پێویستە، با بزانین ئەو 280 کیلۆمەترەی بە چەند تیممایان بە چەند کاژێر دەبڕن. کەواتە ئەوان دەڕۆن کە 80 دەڕۆن ئەوە کاژێرێک تەواو بوو، 80 کە دەڕۆن ئەوە 2 کاژێر تەواو بوو، 80 کە دەڕۆن ئەوە 3 کاژێر تەواو بوو، ئەوە 380 ڕۆیشتن، 380 دەکات 240 چلیان مایە، کەواتە 3 کاژێر و نیویان پێویستە هەتا ئەو 280 هەموو بڕۆن، چونکە ئەوان هەر لۆ کاژێرێک 80 کیلۆمەتر کاژێرەکیان پێویستە، واتە 80 کیلۆمتر ئێنتیممە، 80 کیلۆمتر ئێنتیممە، 80 کیلۆمتر ئێنتیممە، 40 کیلۆمتر هاڵفتیممە دەگەنەجێ. سترێکەکە 280 هەستی هێتەکەش 80 تیدەکەم نییە، دەبی تیدەکەی ببینمەوە. ئێستا دەبی ئەمن تیدەکەم نییە دەنووسم ت، هەتا 80 لێک دەم لەگەڵ چ دەبیتە 280 هەتا تیدەکەی بمەوێ ببینمەوە، 280 دەبی دێ لە مێ 80 280 دێ لە مێ 80 دێ لە مێ 80 دەکات چەند؟ سفرەکان لەگەڵ یەک دەڕۆن، 28 بەش 8 یەکسانە بە 3 جاران 8 24 ئەوجا دەمینێتەوە 4 40 بەش 8 5 3 کاژێر و نیویان پێویستە تیممە، ئەوە تیممەیە. 2:15 هەتا دەبیتە 3 کاژێر و نیوی لۆ زیاد دەکەیت، ئەوها ئەو 2:15 دەینم 3 و نیوی لۆ زیاد دەکەم و 30 خولەک، ئەوها کۆی دەکەمەوە لەگەڵ 2:15 5 و سفرەکەی کۆ دەکەمەوە دەبیتە 5 1 و 3یەکەی کۆ دەکەمەوە دەبیتە 4 2 و 3یەکەش کۆ دەکەمەوە دەبیتە 13 واتە کاتژمێر 1 و 45 خولەک پاش نیوەڕۆ دوای نیوەڕۆ دەگەنە ئۆرەکە ڕەنگە لێرە بی. ئەو پرسیارە تەواو بوو. ئێستا پرسیاری 59 کلۆکان 6:45 خولەک startar ett tåg från Sundsvall mot Stockholm. تۆگەک لە سوندسڤال دەچیتە ستۆکۆڵم، دەست پێ دەکا بە ڕۆیشتن لەو کاتەی. سترێکەکە دووریەکە 360 کیلۆمەترە و تۆگەکە کەنجی دەگاتە جێ کاتژمێر 11 و 15 خولەک دەگاتە جێ 11:15 minuter. ئێستا لێم دەپرسن vilken är medelhastigheten. تۆگەکەیە لە سوندسڤالە، ئێرەش ستۆکۆڵمە و تۆگەکە ئەوها دەڕوا بەسەر ئەو سکەی هەتا دەگاتە ستۆکۆڵم، ڕێگایەکە هەمووی 360 کیلۆمەترە. کەواتە ئەمن سترێکەکەم هەیە، تیدەکەشم هەیە، بەڵام ئەمن تیدەکەی دەبی چاکەم پێش ئەوەی بەکاری بینم، واتە ئەمن دەبی بزانم چەند کاژێرە لە مابەینی 6:45 هەتا 11:15. 6:45 6 هەتا 11 ئەوە 5 کاژێرە، ئەگەر بەهات باو ئەوە 11:45 بە، بەڵام چونکە 11:45 نییە 11:15 30 خولەکی کەمترە، کەواتە 4 کاژێر و 30 خولەکە ڕێیەکە، تیدەکە 4 کاژێر و 30 خولەکە، کەواتە ئەوها سترێکەکە دیسان دەکاتە خێرایی جاران تید سترێکەکە 360 خێراییەکە ئەمن نازانم، بەڵام تیدەکەم دیتەوە چەند تیممە بوو 4,5 تیممە بوو،
ئەوجا ئێستا هەتا هەستیەتەکەی ببینمەوە. ئەو 360 دەینم دابەشی 4.5 دەکەم، دەردەچی هەستیەتەکە دەکاتە 80 کیلۆمەتر پەر تیممە. 80 کیلۆمەتر پەر تیممە. بەڵام ئەمن دەبی بە خۆم بزانم کە لە کاتێک کە کاژێرەکانم ئەوها هەیە دەبی بچم بزانم کاتەکە چەندە، چونکە هیچ کات نابی ئەوەی بەکاربینم لە یاسایەکەی. هیچ کات نابی تیت پونکت بەکەلک نایە، کلۆکان بەکەلک نایە، بەڵام تەنیا بەکەلکم دێ هەتا بزانم چەند تیممەیە یان چەند مینوتە. کاتە ئەم دەبی زۆر باش بزانم ئەو کاتەی لە مابەینی کاتژمێر 6:45 تا 11:15 چەندە، چونکە بەکەلکم دێ بەکاری دەینم لێرە. پرسیاری 60 لێرە نووسرایە مینی ڕێکنەرەی دەتوانی بەکاربینی. Vilken hastighet kan en gepard hålla korta sträckor؟ واتە ئەو ئاژەڵا، ئەو گیانلەبەرە، ئەو جۆرە پڵنگە خاڵخاڵە کە ناوی یەپاردە، ئایا خێراییەکەی چەندە؟ وەڵامەکەشت مێتر پەر سێکوند. زۆر کەس کە ئەو پرسیارەی دەخینەوە نازانن چ بکەن، چونکە بەداخەوە زۆر کەس ناچن تەمەشای وێنەکەی بکەن زانیاریانە بینن. لێرە نووسرایە Gepard är världens snabbaste däggdjur. ئەو پڵنگە خاڵخاڵە بەغارترین گیان لەبەرە. دێگیر واتە شیردەرەکان، واتە بەغارترین نییە، چونکە ڕەنگە هەندێک باڵندە هەبی بەغاربی، بەڵام لە شیردەرەکان ئەوانەی لەوان بەغارترینیانە، سناب بەستە. کان سپرینگە دەتوانی 300 مەتر بە 12 چرکە 300 meter på 12 sekunder. Gepardens enda naturliga fiende är lejonet. تەنیا یەک دوژمنی هەیە، ئەویش شێرە. بەڵام شێر کان سۆم سناب بەست بەغارترین شێر ئەوەیە کە دەتوانی لە 1 سێکوندی 16 متر غاردە. واتە خێرایی شێر هەر ئەوەندەیە. خێرایی یۆپاردی جارێ نازانم، چونکە نازانم لە 1 سێکوندی چەند غار دەدا. هەمیشە وەکو گۆتیتم زۆر جار خێرایی واتە لە 1 شت، یان 1 سێکوند، یان 1 مینوت، یان 1 تیممە، نەک لە 12 تیممە و لە 2 سێکوند شتیوە. ئەوە خێرایی نییە. لەبەر هەندێک لێرە نووسرایە خێراییەکەی ببینەوە، ئەتوو بەخۆت خێراییەکەی ببینەوە. Vilken hastighet؟ زۆر ئاسانە. ئەمن تەنیا دەینم 300 دابەشی 12 دەکەم، خێراییەکە دەردەچی. hastighet یەکسانە بە 300 دێلەمێ 12. 300 دابەشی 12 دەکا 25. واتە یۆپارد خێراییەکەی لە هەر سێکوندێک 25 مەترە. لە هەمان کات شێر خێراییەکەی 16 مەترە، کەواتە 16 لە چێ 25 لە چێ 25 زۆرترە لە 16، کەواتە ئەو پڵنگە زۆر بەغارترە، زۆر خێراترە لە چاو شێر. ئەوە دیتمانەوە ئەو پرسیارە. مێتر پێر سێکوندیش بوو. غاردەکە بوو کە غاری دەدا 300 مەتر، هاستیهێتەکە دەرچوو 25 مەترە لە سێکوندێک. ئەو تەواو بووین. سەدەینە لای پرسیارەکەی دی. کۆرتید کان ئێت لەیۆن سپرینگە 300 مەتر. ئایا شێر بە چەند کاتەکەی چەندە هەتا 300 مەتر؟ ئەمە لێرە زانیاریم هەیە لەسەر شێر، دەزانم خێراییەکەی 16 مەترە لە هەر سێکوندێک. کاتە سترێکەکەشم هەیە 300، سترێکەکە 300، ئەوە لێرە دەینووس. خێراییەکەشم هەیە، ئەویش 16ە. مایە کاتەکەی ببینمەوە.
تی دەکەم وایە هەتا تی دەکەی ببینمەوە 300 دەینم دابەشی 16 دەکەم دابەش 16 دەکە 18 فاریزە 75 سێکوندی پێویستە شێر ئەوەندەی پێویستە هەتا بتوانی 300 مەتری غاردا بەڵام نووسرایە ئاڤڕوندەی بکە تیل هەیە لە سێکوند کاتە 18 فاریزە 75 دەکەمە 90 ئاسانە تی دەکەم بۆ ئێسترەکەی دەینم دابەشی هەستیەتی دەکەم 300 دابە 16 یەکسان بوو بە 18 و 75 بەڵام دەیکەمە نزیکەی 90 ئەو هادەنووسم نیوتۆن سێکوندەر ئەوە شێر 300 مەتری بە نیوتۆن سێکوندەر غاردا پرسیاری 62 Vilken är gepardens och lejonets hastighet uttryckt i kilometer per timme ئەو پرسیارە هەتا ڕادەیەک زەحمەتە پرسیارێکی فیزیاییە بەڵام ئاسانکاریان کردێ لێرە واتە ئەتو چ دەکەی هاستیهێتەکەیان دەینی هەر یەکەیان جارانی ئەو ژمارە دەکەی وەڵامەکەت لۆ دەردەچی کاتە هاستیهێتی یۆپاردەکەی چەند بوو 25 بوو 25 جارانی 3.6 دەکەی وەڵام دەردەچی هاستیهێتی لەیۆنی چەندە 16 دیسان دەینی جارانی 3.6 دەکەی هاستیهێتی هەردووچیان دەردەچی بە کیلۆمتر پەر تیممە ئاڤڕوندە لێیۆنێت هاستیهێت تیل تیۆتاڵ ئی لێیۆنەکەی ئاڤڕوندەی بکە بیکە تیۆتاڵ واتە کە ئەمن 16 دەینم لێچی دەم لەگەڵ 3.6 16 گۆنگەر 3.6 لیکەمێ ئەوەندە ئاڤڕوندەی بکەمە تیۆتاڵ واتە دەیکەمە 60 چونکە 57 دەبیتە 60 نێزیکە لە 60 تیۆتاڵ پێنجەکە تیۆتاڵ بینە لای پرسیاری 63 ئێن کولە بە کوردیش هەرو کولەواتە کەلا یەکشتە سلپس فرۆن ئێت 100 متر högt torn کولەکی فڕە دەدەنە خوارێ داوێنە خوارێ لەسەر بورجەکی بورجەکە تورن واتە بورجەکە 100 متر بەرزە Diagrammet visar hur högt ovanför marken kulan vid olika tidpunkter. دیاگرامێکی شم هەیە و دیاگرامە ڕێگای ئەو کەلایەیە کە دێتە خوارێ لەسەر بورجەکەی ئەوها ئەم دەبێ ئەو دیاگرامەی باش بخینمەوە چونکە زۆر زانیاری لێیە پرسیاری یەکەم efter hur lång tid når kulan marken پاشی چەند کاتی پێدەچی کە کەلایەکە دەکەویتە سەر زەوی دەگاتە زەوی کە کەلایەکە لە بەرزایی 100 مەتریە کە دەگاتە سەر زەوی لە بەرزایی 0 مەتریە ئێرە 0 کاتە لێرە کاتەکەی دەخینەوە زۆر ئاسانە لێرە 2 سێکوند 2 چرکە پاشی 4 چرکە و لێرە هەتا ئێرە 1 چرکە لێرە 2 چرکە لێرە 3 چرکە ئەوە 4 چرکە کەواتە هەر یەک لەو 4 گۆشانە نیو چرکەیە نیو چرکە نیو چرکە نیو چرکە نیو چرکە نیو چرکە نیو 4 چرکە و نیو کەواتە وەڵامەکە چییە 4,5 سێکوندەر 4 چرکە و نیو دەکەویتە خوارێ پاشان پرسیاری 2 vilken är medelhastigheten under de 4 första sekunderna ئەو پرسیارانەی ئەو لاپەڕەی هەمویان لە فیزیای دەخێنێ کەواتە پرسیارەکان هەمویان زەحمەتن بەڵام ئەوە هەندێک جار ماتماتیکی گڕوندیش ئاسان نییە کەواتە لە 4 سێکوندی یەکەم هەمووی نا تەنیا 4 سێکوندی یەکەم واتە لێرە هەتا ئێرە هەر هەتا ئێرە ئەم دەبی بچم بخینمەوە هەتا دەگەمە سەر ئێرە بچم ئێرە بخینمەوە
بزانم لێرە هەتا ئێرە چەند مەترە. هەر یەک لەو چارگۆشانە 10 مەترە، 10 20 30 40 50 60 70 ئێرە کاتە کە دێیە خوارێ 80 مەتر، چونکە لێرەوە دەست پێ دەکرێت. کاتە 80 مەتر بە 4 چرکەی. سترێکە کەم هەیە، سترێکە دەکاتە هەستی کێت گۆنگەرتیت. سترێکە کەم هەیە 80 مەترە. تیدەکەشم هەیە 4 چرکەی. ئەدی هاستی هێتەکە چەندە؟ 80 دابەشی 4 دەکەم. ئەوە بورجەکەیە، ئەوەش کەلایەکەیە کە دەیهاوێنە خوارێ لەسەر بورجەکەی. بورجەکە 100 مەتر بەرزە، ئەوها بەرزاییەکەی 100 مەترە هەتا زەوی، کە ئەو کەلایە دەکەویتە خوارێ. بێگومان ئەوها یەکەم جار زۆر خێرانیە، بەڵام چەند نزیک بیتەوە لە زەوی خێراییەکەی زیاد دەکات. کاتە کە لێرە لە 80 مەتریە، واتە هەر 20 مەتری مایە بکەویتە خوارێ، 4 چرکەی پێدەچی. کاتە خێراییەکەی دەبی چەند؟ 80 دابەشی 4 دەکەم. 80 دابەش 4 دەکاتە 20 مەتر پەر سێکوند. ئەوە خێراییەکەیتی. 4 چرکەی یەکەم خێراییەکەی لە هەر سێکوندێکی 20 مەتر دێتە خوارێ، هەتا دەگاتە ئێرە. دوای خێرایی زیاد دەکا پاش 4 چرکە، چونکە چەند نێزیک ببیەوە لە زەوی خێراییەکەی زیاد دەبی، چونکە زەوی لۆ خۆی ڕای دەچێشی. ئەوجا ئێستا پرسیارەکەی تەمەشاکەین بزانێت چمایە. ئەوەش تەواو بوو، گوتمان دەکاتە 20. ئێستا بێمە لای پرسیاری سی. Kan du av grafen هەر تەمەشای وێنەکەی بکەی دەتوانی ببینی var kulans hastighet är störst. Förklara hur du tänker. ئایا تەنیا تەمەشای گرافەکەی بکەی دەزانی لە چێن دەرێ هاستیهێتەکە خێراییەکە زۆر زۆرە؟ گوتمان هەتا بینە خوارێ هاستیهێتەکە زیاترە، کاتە لە شێوەکەی دەزانم کە ئێرە هاستیهێتەکە زۆرترە لێرە. وەکو دەبین لێرە هەندێک لار بوویتەوە، بەڵام لێرە بەڕاستی ئەو هادێتە خوارێ. ئەوج لێرە هاستیهێتەکەی زۆرترە، واتە 20 لەو 20 مەترەی کۆتایی. لێرە هاتمە کۆتایی ئەو لاپەڕەیە، دێمە کۆتایی ئەوانەیە هەتاوانەیەکی نوێ هەر بشی.